وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو پشکنین بۆ 24 گومان لێکرا و ئەنجام درا کە لە نێویاندا 4 هاوڵاتی شاری سلێمانی دەرەنجامی پشکنینەکانیان دەرچوو کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان کە پێکهاتبوون لە خێزانێکی سێکەسی و ئافرەتێک کە سەرجەمیان پێشتر سەردانی وڵاتی ئێرانیان کردبوو بەڵام ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان و باری تەندروستیان جێگیرە. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا پشکنین بۆ 24 گومان لێکرا و ئەنجام دراوە کە لە نێوانیاندا 4 هاوڵاتی لە شاری سلێمانی دەرەنجامی پشکنینەکەیان دەرچووە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 بوون کە پێک هاتبوون لە خێزانێکی سێکەسی و ئافرەتێک کە سەرجەمیان پێشتر سەردانی وڵاتی ئێرانیان کردبوو دوای گەڕانەوەیان لە پرۆسەی کەرەنتین و چاودێریکردنی تەندروستی پشکنینیان بۆ کراو لە کاتی ئێستادا لە نەخۆشخانەی جیاکراوەی تایبەت بەم نەخۆشیە دانراون و باری تەندروستیان جێگیرە و لەژێر چاودێریان. وەزارەتی تەندروستی جەخت دەکاتەوە کە پێویستە هەموو لایەک پابەندی بڕیارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی و پاڵپشتی تیمە تەندروستیەکان بن بۆ دۆزینەوەی هەر گومان لێکراوێک هەر گەشتیارێک کە دوورن لە چاوی تیمەکانی تەندروستی. خەڵکی شاری سلێمانی دڵنیاکەمەوە چۆن توانیمان ڤایرۆسەکە تەشخیصکەین ئاوا توانین سەرکەوتوو بین بەسەر چارەسەرەکەیە و هیچ قەلەق مەبن تەنها پشتیوانی ئێمە بن لەوەی کە پابند بن بە ڕێنماییەکانی ئێمە ئەو ڕێنمایانەی کە ئێمە پێتان دەڵین جێبەجێکن دڵنیاتانەکەمەوە ئێمە توانین سەرکەوتوو بین بەسەر ڤایرۆسەکەیە و کاری زۆر باشمان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسەکە و ئامادەکاری تەواومان کردووە پشتیوانیکی تەواومانەیە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ئیدارەی خۆجەیی سلێمانی جەنابی پارێزگاری سلێمان و ئەمن و ئاسایش و هەموو دام و دەستگاکان. لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو پشکنین بۆ 24 گومان لێکرا و لە هەرێمی کوردستان کراوە و دەرکەوتووە 4 هاوڵاتی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوونە کە لە ئێران گەڕاونەتەوە شاری سلێمانی. بەرپرسانی تەندروستیش دڵنیایی دەدەنە هاوڵاتیان کە دەتوانن بەسەر ڤایرۆسەکە سەرکەوتوو بن و تەندروستی هاوڵاتیان بپارێزن. ئارام بەختیار، کوردستان 24 سلێمانی.